کارتون خوید بنێو خودایکە لە بیری چوو بەندەیەوی بەنێو من تۆ ئەوەی گوا خۆش دەوێ بەنێو ڕەفێقێ ناڵێ پشتم لە زەوی کەوێ بەنێو قەڵەمێکە هەموو کاتێ لە پەنام بووە بەنێو کاغەزێک کە دەردم لە سەری ڕشاندووە بەنێو ئەو چستانێکی لەم دنیا گوزەرا بێ دەنگمەرگی هەژار نەنگی دەوڵە من بەنێو پارێ چەماوی دەستی کرێکار بەنێو قاری ساحەتکار هەر نەبوو لێ بێزە مەسێ هەمڕۆ بووایات نەیان دەکێشا بە سەلیب لە جێگای دایەندەنی بە زووخاوی پێدەکەنی بەنێو ئاوێنە کە ئەوەی دەکوت کە خۆی دیەتی خۆت نیشانەدا سادە بە درۆی نیەتی بەنێو زندانی تەنیایی چوار دیواری تێوە مەڵێم بەنێو ئەوڵی فرمێسکە داکوت لە سەری قەبرە هەر لە خاتراتی تاڵی خۆم من بیرەکەم بەنێو جەرگی سوتامی دایکە پیرەکەم بەنێو برایەک کە لە ژێری خاکە ئەوەی نووسێویەتی لە دڵی مناتاکە بەنێو بانگی کە لە خەڵکم تۆراوە بەنێو ئەو کچە بەبوونی پارە خۆی نەگۆڕاوە بەنێو ئەو کەسێوە پاکی تێرەتە سەر بەنێو قڕ بە سەرە جلی شای قەت نەکردە بەر بەنێو منداڵێک کە چاوی بەگریان کراوە بەنێو ئابڕوو کە چکێ بووەوی شەشاوە بەنێو برینداری دڵ و زامی تەنیایی بەخۆشی سەکام حەبس سوای خواردنی چای بەنێو ئەو هەموو لاوە خەوتن لە ژێر خاکت بەنێو فەڵک ژیان ڕەچەرخان لە ژێر لاقت بەنێو خۆت کە بێکاردا کەوتووی لە نێو شارم بەنێو موزیک و هیپاپ کە بوو بە کەس و کارە بەنێو قژی سپیداکی بیری کورد زمانم بەنێو ئەقڵێکە دەرات بە تەک ددانە بەنێو برسیەتی گورگ و تێری سەک تک شک بە غیرەتە کە نەماوە نێوڕای بەنێو چرای کوجەراوی سەری ڕێگام هەرچە هەڵەمەتمدا زەوی ڕوتە بوو بە جێگا بەنێو کوڕ و شەقام و سگاری دەستی بەنێو کچۆ ناموس و هادی ئاسم پەرەستی بەنێو سەربازێک کە پوتین لە پێبوونی کردووە دەپاڕی بۆ بەربوو نشقەکە لە بیری بردووە بەنێو جەحەنم کافر نیم بێ باوەڕم برسی بەنێو بانگیت مەڵی کوێرکی دڕە برسی بەنێو بانگیت مەڵی کوێرکی دڕە بەنێو ژیان کە لای من بەبێ هۆ سەرچوو بەهاری دڵمان ڕەنگی زەرد بوو بەنێو ماسیەک وامر لە نێو دڵکاوێک بەڵام مەتەما بوو بگا بە دەریایێک هەر لە خاتراتی تاڵی خۆم من بیرەکەم بەنێو جەرگی سوتامی دایکە پیرەکەم هەر لە خاتراتی تاڵی خۆم بیرەکەم بەنێو جەرگی سوتامی دایکە پیرەکەم